سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش لە کەناڵی ئاسیۆ زانکۆ لە خزمەتتانین بۆ درێژەدان بە ڤیدیۆکانمان سەبارەت بە کەمترین کۆنمرە وەرگیراوەکان لە زانکۆ پەیمانگاکانی هەرێمی کوردستان. لەم ڤیدیۆدا لە کۆلێژەکانی زانستە مرۆڤایەتیەکان باسی بەشی کاری کۆمەڵایەتی بۆ ئەوی خۆشەویست دەکەین تاوەکو بزانین کەمترین کۆنمرە وەرگیراوەکان بە زانکۆلاین و پارالێل و ئێواران چەندن. ئێوەی خۆشەویستی دەتوانن بۆ وەرگرتنی داتا و زانیاریەکان تا کۆتایی ڤیدیۆ بینەرمان بن. ئەوەی کە پێشانماندان بریتی بوو لە کەمترین کۆنمرە وەرگیراوەکان لە کۆلێژەکانی زانستە مرۆڤایەتیەکان بەشی کاری کۆمەڵایەتی کە ئەویش تا ڕادەیەک وەکو کۆمەڵناسی و هەروەها وەکو دەروونناسی لە بواری خێزان و کارە کۆمەڵایەتیەکانی کۆمەڵگەیە کارەکات. بە هیوای ئەوەی زانیاری و داتاکانمان جێگەی سوود و ڕەزامەندیتان بێت، ئێوەش لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن.